لە پێناو بژانەوەی پارێزگاکان و کارئاسانی و کەمکردنەوەی ڕۆتین و پاوەندخوازی، پەیڕەوکردنی سیستەمی لامەرکەزی بووەتە خواستی شەقام. چاودێرانی سیاسیش لامەرکەزیەت بە باشترین بژاردە دەزانن بۆ حکومڕانی ڕاشی دەگەیەنن. پەیڕەوکردنی ئەو سیستەمە کێبڕکێ لە نێوان پارێزگاکان دروست دەکات تاکو باشترین خزمەتگوزاری پێشکەش بکەن. لامەرکەزیەت جۆرێک لە کار ئاسانی بۆ هاوڵاتیەکە و جۆرێک لەواکە کە هەموو شتێک بۆ هاوڵاتی لە زەحمەت و ئاستەنگ و قەیران بەخۆ نەبینێ. کارێکەکە کە هاوڵاتیەک لە سلەیمانی پێویستی بەوە نەبێ لە ڕاستیدا بۆ بچووکترین کاری خۆی ڕاپەڕاندنی پێویستی خۆی لەگەڵ حکوومەت و بەڕێوەبەرایەتیەکان ڕووبکاتە هەولێر و کاروبارەکانی لای وەزیرە بەڕێزەکان و ئەنجومەنی وەزیران بێ. بەڵێ لامەرکەزیەت جۆرێک لە پشتیوانی و بەهێزکردنی ئابووری ناوچەکە ئەکات، جۆرێک لە ململانی لە خزمەتگوزاری دروست دەکات بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و گەڕانەوەی عەدالەت و بژانەوەی تەواوی پارێزگاکان و ناوچەکانی هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵا هەڵگری پەیڕەوکردنی سیستەمی لامەرکەزیە بۆ پارێزگاکان. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئاماژە بەوە دەکات یەکێک لە بەندەکانی ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوکردنی لامەرکەزیە بۆ پارێزگاکان. پشتیوانی خۆمان و ئەنجومەنی سەرکردایەتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسی لامەرکەزیەت دووپات کردوەوە. دیارە لامەرکەزیەت ڕەنگە وەک پێویست نەگەیشت بێتە بەشێک لە هاوڵاتیان کە تا ئێستا پێیانەوە بۆ یەکێتی تەنها پشتگیری لامەرکەزیەتە بۆ سنووری پارێزگای سلێمانی. بە پێچەوانەوە ئێمە پشتیوانی لامەرکەزیەتین بۆ تەواوی پارێزگاکان لە هەرێمی کوردستان. پێم وایە حزبەکانی تریشت یعنی کەم تا زۆر دەتوانن پشتیوانی لەم ڕایە بکەن و هەتا لە مەسەلەی ئەو ئیتفاقیاتانەی لە پێکێنانی کابینی حکوومەت هەرێمی کوردستانی جایەکێ لە مەسەلەکان مەسەلەی لامەرکەزیەتە. لەبەرەوە ئەمە شتێک نییە نامۆ بێ بە ئەحزابەکان یان بە پرۆسەی سیاسی کوردستان و بابەتێک کە پێشتر باسی لێکراوە. تەنها ئەوەیە کە پێویستی بەوەی هەموو لایەنەکان بۆی بێنە سەرخەت و کارێکی جددی بۆ بکەن و بچێتە بواری جێبەجێکردنەوە. پەیڕەوکردنی سیستەمی لامەرکەزیەت لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان بە باشترین سیستەمی حکومڕانی لە قەڵەمە درێت، چونکە لە لامەرکەزیەتدا دەسەڵاتەکان لە ناوەندەوە بۆ پارێزگاکان و ئیدارە خۆجێیەکان دابەش دەکرێن. ئەمەش دەبێتە هۆکاری کارئاسانی و زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.